لە شاری هەولێر پارتی دەسەڵاتدار لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکانەوە داوای لە بەشێک لە مامۆستایان کردووە کە کۆپی کارتی دەنگدانیان پێ بدەن و دەشڵێن دواتر لە ڕێگەی کۆپی کارتی دەنگدانیانەوە دەزانن کە دەنجیان بەکێداوە بەمەش دەیەوێت ترس و دڵە ڕاوچێ لە دڵی مامۆستایان دروست بکات. شارەزایانیش دەڵێن ئەو سیستەمەی لە ئێستادا پەیڕەو دەکرێت جگە لە خودی خۆت هیچ کەسێکی تر نازانێت کە دەنگت بەکێداوە. دەنگدەرانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە ئەم سیستەمی ئەمجارە سیستەمێکی ئەلکترۆنیە جگە لە دەنگدەر خودی خۆی هیچ کەسێکی تر نازانێت دەنجی بەچێداوە. جێگری سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان داوا لە مامۆستایان دەکات کە نەستنە ژێرباری ئەو داوای دەسەڵات و لە چاوسورکردنەوەکانیان نەترسن. هەروەکو پیشەی ئاسایی خۆیان کات دەسەڵات هەموو کاتێک بۆ دروستکردنی وەهم و بۆ دروستکردنی ترس و بیم لە دڵی خەڵکی لە دڵی دەنگدەرانی خۆشەویست هەر ڕێگایەکە بێتن بۆ ترساندنی خەڵک بیگرنە بەر. ئەو حاڵەتی کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا باسی لێوەکرا گوایە لە ڕێگای حزبەوە ئیعاز هاتە بۆ بەڕێوەبەرەکان ئەم کارتەی دەنگدان لە مامۆستاکان وەربگیرێتن کۆپی بکەن لای خۆیان کۆدەکەی وەربگرن. مامۆستایانی خۆشەویست ئاگادار دەکەمەوە کە بە هیچ زۆرێک بە هیچ شێوەیەک مامۆستایان نەستنە ژێرباری ئەم فەرمانە و ئەم فەرمانە بەڕاستی ئەم دیاردانە دوورە لە پرەنسیپەکانی مافی مرۆڤ و دیموکراتی چونکە دەستا و دەستکردنی دەسەڵات لە ڕێگا سندوقەکانی دەنگدانەوە دەکرێتن. بەشێک لە ڕۆژنامەنووسان ئاماژە بۆ ئەوە دەکەن هەر کاتێک دەسەڵات ترسی لە شکست هەبوو پەنا بۆ تەزویر و ساختەکاری و ترساندن و تۆقاندن دەبات. دەشڵێن دەسەڵاتدارانی هەرێم لە ڕابردوودا هیچ کارێکی چاچیان نەکردووە تا بانگەشەی بۆ بکەن بۆیە لە ئێستادا پەنایان بۆ ترساندنی خەڵکی بردووە. لە هەرێمی کوردستاندا حکوومەت هی خەڵک نەبووە هی نخبەیەکی سیاسی دیاریکرا بووە کە چەندین ساڵە دەسەڵات بەڕێوە دەبن و بۆ خەڵکیش نەبووە بەڵکو بۆ خەڵکیشی دیاریکرا بووە هەڵسی امتیازاتە بۆ خەڵکی دیاریکرا بووە بۆیە نە خەڵک بەی خۆیان دەزانن نە خەڵکی حکوومەتەکە و دەسەڵاتەکە بەی خۆی دەزانێت ئەوە ناچارن کە شکستیان هێناوە لە بەڕێوەبردننی وڵاتدا لە بەڕێوەبردننی هەرێمدا دێن بە فشار دروستکردن لەسەر قوتابخانەکان لەسەر مدیری بنکەکان لەسەر هێزە ئەمنیەکان فشاری زۆرا و زۆر دروست دەکەن بۆی کەەوە ئەوەی هیانە لە دەستی نەدەن بەڵام ڕێگایەکی شکست خواردووی دووبارەیە چەندین دەسەڵات لە ڕابردوودا بەکاریان هێنا و شکستیان تێدا هێناوە. لە هەرێمی کوردستاندا بەهۆی سەپاندنی پاشەکەوتی موچە و برسیکردنی موچەخۆران و خەڵکی ئاسایی دەسەڵاتداران دەترسن لەوەی هاوڵاتیان لەسەر سندوقی دەنگدان سزایان بدەن و بیان گۆڕن بە کەسانی شیاو کە لە ڕابردوودا لەبەرەی گەڵدا بوون و بۆیە لە ئێستادا پەنایان بۆ چاوسورکردنەوە و ترساندن و تۆقاندنی خەڵکی بردووە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.